شەمس تەبریزی دەڵێت لە سەفەری شوێنەکان گرنگتر سەفەری ناو وجدانە. بەچی دەچێت تۆ شوێنەکان بگۆڕیت بەڵام خۆت هەر خۆت بیت. ئازیزان، سڵاوی زایڵی داهێنانتان لێبێت. بەڵ گوڵبژێرێک لە جوانی و داهێنانی دیکەوە بە دیداری ئێوە شاد دەبینەوە. سەهەند لە ساڵی 2000ەوە لەلایەن کۆمەڵی گەنجی میوزیک ژەنی شاری سلێمانیەوە دامەزرا و تا ئەم سەروەختەش بەردەوامن. گروپی سەهەند بۆ یەکەم جار لە دوای ساڵانی هەشتاکانەوە جارێکی دیکە ئامێری ڕۆژئاوایەکانیان لە گۆرانی و میوزیکی کوردیدا بەکارهێنایەوە. بە درێژای 20 ساڵ لە تەمەنی گروپی سەهەند بۆ هەموو گۆرانی بێژە بەناوبانگەکانی کوردستان و زۆرێک لە هونەرمەند و گۆرانی بێژی بیانیش کاریان کردووە. چەندین ئەلبومیان بڵاو کردوێتەوە و پاش چەند ساڵێک دابڕان دووبارە بە گوڕ و خەونێکی نوێوە هاتنەوە دیداری ئێوە. ئێمە گروپی سەهەند بیدایەت کە دروستبووین ساڵی 2000 بوو، دوای چەند ساڵانێکی زۆر کە باوی کاری با بڵێن ئامێرە غەربیەکان نەمابوو لە هەرێما، چونکە ئەو سەردەما بەس سەردەمێک بوو گۆرانی سونەتی و موزیکی سونەتی باڵی کێشا بوو بەسەر موزیکی کوردیا زیاتر. یەشێک لە جوانەکانی ئەم باندە ئەم گروپە لەوایە کە زۆرترین ڕەنگیژی تا بەکارهاتووە، زۆرترین ڕەنگ لە ڕووی شێوازی ژەندنەوە، لە ڕووی هەستەوە، لە ڕووی ڕۆحێتی ژەنیارەکانەوە لەم گروپا کۆبۆتەوە. سیاسە گۆرانی کوردی ئاوانەی کە لەیاد کراون زۆری ئێهێنینەوە، بەڵام بەم ستایڵە کاری بۆ ئەەکەینەوە، تەوزیعاتێکی تازەی بۆ ئەەکەینەوە. لەو ساڵانەی کە وەستاوین و ئێستا دەستمان پێکردوتەوە بە وەرزێکی نوێ بۆ گروپی موزیکی سەهەند، فاکتەر زۆرە و فاکتەرانەی کە باری دارایی و ئابووریە و لەم ساڵانە شاکەم کێشەی ڤایرۆسی کۆرۆنا دروست بووە. بەڕاستی ئێمە وای کردووە کە ئێمە کارەکانمان ڕاگرین و نەتوانین لە شوێنێکە خەڵکیشی زۆر بە کۆمەڵ کۆکەینەوانێ لە بەرەوەی کە کێشەی تەندروستیان بۆ دروستە بێ. خاوەنی دەیان پەرتووک و لێکۆڵینەوە و وتاری گرنگە. مامۆستای زانکۆیە لە زانکۆی ئەمستردام لە هۆڵندا، ڕەخنەگرێکی دنیای ڕۆشنبیریە و
یەکێکە لە دامەزرێنەرەکانی ناوەندی لێکۆڵینەوەی گۆڤاری ڕەهەند و هەر لە ساڵی 90ەکانەوە تا ئەم سەروەختە سەدان سیمینار و کۆڕی لە شارەکانی کوردستان و ئەوروپا پێشکەش کردووە. ڕەخنە و نووسین و کتێبەکانی لە هەموو ماڵێکدایە و دامەزرێنەر و پشتیوانی یەکەمین ڕۆژنامەی سربەخۆ بووە. هاودەنگی ڕەخنە و ڕوانی نەجیاواز و ئەکادیمیەکانە. مەریوان وریا بە خەمێکی گەورەوە دەنووسێ و بە خەمێکی گەورەشەوە ڕەخنە ئەکادیمیەکان دەگرێت. ئێستاش میوانی زایڵی داهێنانە. ئەم کاتت باش کاک مەریوان. ئەم کاتت باش کاک ئاسۆ فەرموو. زۆر سپاس دەکەم بەخێربێی بۆ زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. بژی زۆر سپاس. سپاس دەکەم. با لە سەرەتا لەم کتێبە تازەیەتەوە دەست پێکەین. لەم کتێبە تازەیەدا باسی بە ناوی گۆڕانکاری و حەماسەتەوە بازە کۆمەڵێک بابەتی گرنگ دەکەیت. شۆڕشی ئۆکتۆبەر لە خەونەوە بۆ کابوس، فەڕەنسا و سەرەتایەکی تازە دەربارەی یاخیبوون بەڕووی نیولیبرالیزمدا لە دایکبوونی دنیای مۆدێرن، دیاردەیەکی خۆراوایی یان ڕووداوێکی جیهانی، تارمایەکانی سەلەفیزم سەبارەت بە نیقاب و خۆپۆشین و هەتا دوایی. کۆمەڵێک تەوەری جیاوازت کۆ کردوێتەوە، ئاوڕت لە کۆمەڵێک پرسی گرنگ داوەتەوە. پێمان خۆشە بۆمان باسکەین. جا نازام لە چۆ باسکەم باسی کام تەوەرەیان بکەم مەگەر لە خاڵی یەکەمیانەوە دەست پێ بکەین لە وتاری یەکەمەوە کە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەرە لە ڕاستیدا باس لە گۆڕانی خەونی شۆڕژگێڕانە و خەونی دەستکاریکردنی دنیا، باشترکردنی پەیوەندی نێوان مرۆڤەکان، بەخشینی بڕێک لە یەکسانی و دروستکردنی دنیاە کە تێیدا ئەو هەموو نالەباری و ئازار و چەسانەوەی تیانە بێت لە خەونێکی دەو بابەتەوە لە خەونێکی ئینسانی گەورەوە ئەگۆڕێ بۆ یەکێک لە کابوسە گەورەکانی سەدەی بیستەم. خاڵی سەرەکی کە من لەو نووسیندا باشێکمەوە من یەکەم کەس نیمکەوە باس دەکەم، باس لەوە دەکات کە ئەم شۆڕشە لە ئاستی ئایدیا و فکرە و لە ئاستی خەونبینین و یۆتۆپیادا پڕێتی لە خەونی گەورە گەورە و خەونی گرنگ. بەڵام لەو کاتەیە کە دابەزێ بۆ ناوواقع بەناو کۆمەڵێک دەستگا و بەناو شێوازێک لە ڕێخستنی پەیوەندی سیاسی و بەناو مۆدێلێک لە دەسەڵاتدارێتیدا تێپەڕێ کە بەسەر یەکەوە هەر هەمویان خەونەکە ئەگۆڕن بۆ جۆرێک لە کابوس و کابوسێکی گەورە. یعنی خاڵی سەرەکی لەوێت خاڵی سەرەکی وتارە لەوەدایە. ئەمجا گەڕانەوەیەکی تێدایە بۆ مەسەن بۆ هەندێک لە دیدی ئەوانەی کە هەر لە سەردەمی شۆڕشی ئۆکتۆبەرەوە ڕەخنەی شۆڕشەکە و ئەو فۆرمەی حیزبایەتی کە لینینیزم لەگەڵ خۆی داهێنێ دەیکات. باس لە ڕۆزا لوکسمبۆرجی تێدایە کە دیدێکی زۆر زۆر مەشهور و ناسراوی هەیە باس دەواکات ئەو فۆرمە لە حیزبایەتی کە لەگەڵ لینینیزمدا دێ تێیدا سەرۆکی حیزب بەچێتە شوێنی مەکتەبی سیاسی، مەکتەبی سیاسیە چێتە شوێنی حیزب، حیزب بەچێتە شوێنی کۆمەلگایە چینی کرێکار و بەو جۆرە پێکاتی حیزبەکە و سترەکتوری حیزبەکە لە ڕاستیدا ئەبێتە هۆی دروستکردنی جۆرێک لە دیکتاتۆریەت، یعنی لە ناو ئامرازە سەرچەکەی گۆڕانکاریدا ئەگەری دروستبوونی دیکتاتۆریەتەیە. خاڵێکی تر کە گرنگە ئەو پێداگرتنەیە لەسەرەوەی کە حیزب و حیزبی بەلشەفیک یا حیزبی کۆمۆنیستی یا هەر حیزبێکی دیگە خۆی بە پێشڕەوی کۆمەلگا بزانێ، خۆی بە ڕۆشنبیر بزانێ، خۆی بە کەسێک بزانێ خەریکی بەرەمێنانی فکر و تیورە و تیوریزەکردنی واقع و بەرەمێنانی معریفە و شتانە بزانێ. وەکە حیزب کە ئەمە خۆی بەمەزانی ینی دەرەوەی خۆی لە ڕاستیدا ناچارە بەدەنجی کات و سکتی کات. ینی لە چووکە پێی وایە ئەم معریفەیەکی بەرەمێناوە کە تاقە معریفەی ڕاستەقینەیە و لەگەڵ گۆڕانی مێژووە و لەگەڵ قۆناغەکان ئاگونجێت و ینی لەگەڵ کۆمەڵێک لەو بنەما فکریانەی کە ئایدۆلۆجیەتێک لەگەڵ خۆی داهێنێ. بە کورتیەکەی ینی هەر لە سەرتاوە ئەم فۆرما لە بەردەم ڕەخنەکردن نابووە. بەڵام دواییتر من دێمە سەر بە تایبەتی دێمە سەر باسکردنی دیدی هانە ئارند و بەشێکیش لە دیدی میشێل فۆکۆ لەو کتێبەدا هانە ئارند بە پێداگرتنی بەردەوامی لەسەر پلورالیزم، لەسەرەوەی کە دنیایەکی پلوراڵە، فۆرمی جیاوازی مرۆڤ بوون هەیە کە بێگومان هەمویان یەکسانن بە یەکتری. ئەسڵەن ئانا ئارن تا ئەو شوێنە ڕواڵەیە من ناتوانین باسی مرۆڤ بکەین بە تاکە کەس. هەمیشە ئەبێ کە باسی مرۆڤمان کرد باسی مرۆڤەکان بکەین. مرۆڤ هەمیشە کۆمەڵە
و هەمیشە بە دەستە جەمعی بەیەکەوەیە مرۆڤی تەنها ناتوانێت بژی و ناتوانێت ببێ بە بەشێک لە مێژوو لەبەرەوە کە کۆ بەیەکۆ کۆ بێتەوە یاسای کۆبوونەوەش یاسای پلوڕالبوونە و یاسای ڕێزگرتنە لەو پلوڕالبوونە بەداخەوە مەسەڵەن نەتیورەی حیزبی لینینی و ناو ئامرازادنەی کە ناو لە بەردەستی شۆڕژی ڕێگانی شۆڕشی ئۆکتۆبەردا بوون لە هەمویان لە دەرەوەی ئەم دیدا بوون لە ڕاستیدا هەر هەمیان بە ناوی حقیقەتێکی مطلقی قسەیانە کردووە ناسینی مێژوو و پرۆلیتاریا تاقە هێزی شۆڕژی ڕۆما بەتشتانە ئەمە بەس بۆیە خاڵ دیسانەوە ینی تێمایەکی سەرەکی لە زۆربەی زۆری کتێبەکانی منە هەیە کە بریتێ لە بەدگریکردن لە جیاوازی لە هەموو فۆرمەکانیدا تا ئەو شوێنەی فۆرمێک لە فۆرمەکان نابێ بە دەمکوتکردنی سەرجەمی جیاوازەکانی تر. کاک مەریوان وریاقانە زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سپاس بۆیەوەش. هەر بشین. بەختیار عەلی لە هۆنراوەی پیاو کوژ و کۆتاییەکاندا دەڵێت گەڕە شەباش کۆتایی هات گەردەلوولەکانی من ئارام نابنەوە گەردەریاش کۆتایی هات من هەر لێرەم دەریای من کۆتایی نایەت. گەندەڵی نەک تەنها دەردێکی گرانە و لە توانایدا نایەکسانی و دیاردەی هەژاری تا ئەو پەڕی بێمانایی بەرێت بەڵکو دەکارێت سەرجەم نیشتیمان بخاتە بەردەم مەترسی گەورەوە. هەر بۆیە کۆمەڵێک هونەرمەندی لوبنانی بە گۆرانی ڕەخنە ئامێز و شێوازێکی ناوازە ڕەخنە دەسەڵات و گەندەڵی و ژیانی ڕۆژانە دەگرن. بتذكر مش من زمان كنا ناكل غەسان ڕەحبانی گۆرانی بێشە لوبنانێکە لەم زەمەنەدا بە خەونە ئەرخەوانەکانی شۆڕش هەڵنادات. گۆرانیەک دەچڕێت هاو ئاوازە لەگەڵ خەم و کەسەری ژیانی خەڵکی لوبنان. ئەو وڵاتەی جیرۆدێ بە خراپی ڕەوشی ئابووری خەڵکو و وەک دەڵێن دەسەڵاتێکی گەندە. لسه فاكر هي قرار انشأنا أو أبينا مسيرة گۆرانیەکە شێوەیەکی کاریکاتۆر ئامێزی لەخۆگرتووە لوبنانیە کە دەوێت بچێت بۆ چێشتخانە و دەبینێت قاپەکانی بەردەمی خاڵیە یاخود دەیەوێت سوشی بخوات تەنها دارەکانی دەستی بەدەستەوەیە. هەموو ئەوانە ئەوە دەگەێنن خەڵک لەکوێدا بوون و ئێستا لەکوێن. ئەو گۆرانیانەی دروستم کردوون سەرەتا خۆم پێویستم پێیانەوە بۆ دۆخە ئازار دەچێژم ڕۆژانە ئەو شتانە بە چاوی خۆم دەبینم کەس نییە ڕێگەیەک لە بەردەمماندا بکاتەوە و نازانین چی دەگوزارێت. بەپێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان لە لوبنان دوو توێژ دەبینێت توێژی دەسەڵاتداران و پارەدار ئەوانەش کە ژیانیان بە زەحمەت بەڕێواچێت. ئەو گۆرانیانەی دروستم کردوون سەرەتا خۆم پێویستم پێیانەوە بۆ دۆخە ئازار دەچێژم ڕۆژانە ئەو شتانە بە چاوی خۆم دەبینم کەس نییە ڕێگەیەک لە بەردەمماندا بکاتەوە و نازانین چی دەگوزارێت. غەسان ڕەحبانی گۆرانیەکانی زۆربەی تانەیە لە دەسەڵات و سیاسیەکان هەروەها ئەو گەندەڵیەی کە سەر تا سەری وڵاتەکەی گرتوێتەوە خوازیاریشە گۆرانیەکانی تازە بکرێنەوە و نەوەیەکی نەبیڵێنەوە. زۆربەی گۆرانیەکانیش کە جگە لە بارودۆخی سیاسی گۆرانەکانیشی باز لەو داڕمانە ئابووریە ئەکات کە خەڵکی لوبنانی پیادە گوزارێت. كل ما يصير شيء كل ما تنقطع الكهرباء كل ما تنقطع الماء كل ما يصير شيء نكتبون عندي شيء هەر کات کارەبا و ئەو دەبڕێیان هەر شتی دیڕوودەدەن دەینووسین و دەیکەینە کار. لای من گۆرانی دروستکردن بۆ باسکردن لەو ژیانە یەکە تێدا دەژین. پێدەچێت بارودۆخی وڵاتی لوبنان ئەگەر گۆرانکاری بەسەردا نەیەت ئەوە گۆرانی ڕەخنە ئامێزەکانیش لەو وڵاتەدا واز و خۆش ناکاتەوە. یەحیا بەرزەنجی دەنگی ئەمریکا.
كورونا كل دقيقة بترول حينجينا ودقي يا موسيقى. ئێستاش دەچینە کالیفۆرنیا. یەکەی تەندروستی زانکۆی ستانفۆرد شێوازی وێناکردنی دیجیتال بەکاردەهێنێت بۆ ئەوەی بەر لە نەشتەرگەری گەورەی مێشکدا بەناو مێشکی نەخۆشەکاندا بگەڕێن. ڕەنگە فڕین بەناو مێشکدا خەیاڵێکی زانستی بوو بێت. تا ئێستاکە بەڵام لە ڕێی داهێنانی ئەم تەکنۆلۆژیا نوێوە هاتە دی. فرینە برەیامەژیە مرۆڤ وەکی چیرۆکێکە خەیاڵە زانستیە. لێ ئەڤ یەک بڕاستی لە ناوەندا ساخلەمیار زارۆکان یا ستانفۆرد چێ دەبە بە خێرا تەکنۆلۆژیان و یا بناوێ تیاترۆیا نەشتەگەری تێزانین. پزیشکن نەشتەگەریە دەماران vê تەکنۆلۆژیە بکارتینن بەریک و ئۆپەراسیۆنن گرنگ دەست پێ بکەن. نەخۆشی vê yekê dikin dak û baştir پرۆسەیا دەرمانکردنê têbgehin. û ew amanekê biçûkek ku em datînin da ku hestî di cê xwe da bimîne. Da ku tu karî bî careke din li paysikilêta xwe siwar bibî. Ev qatin ji hemû wêneyên ku tê kişandin. Ev ne tiştekî berî operasyonê ye. Wow! Wênegirtina dengvedana polayî MRI ya dû jî di nav da ye. Berî dûra 8 mehan jinişka ve Alex ji hişê xwe çû. Em hatin vir ji bo dermankirinê. Dora Doktor Grant operasyonê jê re çêkir û ew niha pir baş e û em bi vê keyf xweş in. Doktor Grant û hevkarên xwe tiyatroya neştegeriyê ji bo rahênanê bikartînin berî operasyonên girîng û her wiha di dema operasyonan da. Karmendekê tiyatroya neştegeriyê li Stanford kar dike da ku hemû wêneyên pizîşkî bike ezmûneka rastiya virtual. Ez dikarim bi destên xwe cihên ziyan dîtî divan wêneyên serî da bi reng bikem. Gelek zalaltir diyar dibe gava mirovan bi reng dibîne. Vê yekê alîkariya me kir ku em bi zelalî bibînin li ber çavên xwe ku çi dibe û me jî bi rastî çawa diyar dike. Rastiya virtual operasyonên jiyana rastî ji bo zarok, malbat û pizîşkan hêsantir dike. لە کالیفۆرنیاوە بۆ هەڵەبجە هونەرمەندێک لە هەڵەبجە هەڵدەستێت بە وێناکردنەوەی بیناسازی کولتوری و باخچەی ماڵەکەی کردوێتی بە گوندێکی قەشەنگ و هەر چوار وەرزەکەشی لە دیمەنێکی هەمیشەییدا ڕنگڕێژ کردوتەوە. فەرحان هەورامانی میوانی ئەم هونەرمەندە دەزڕەنجی نەبوو. سوچێکی ماڵەکەی خۆیەتی دارستانێکی گەورە و گوندێکی کەلتوری کوردستانی تێدا بنیادناوە. کاوەنووری مەبەستێتی لە ڕێگەی ئەم کارەوە وە خۆی دەڵێ لە ماڵەکانی خۆمانەوە سروش ببین و چ بە واقعی بێت یاخود بە خەیاڵی. وەک بیرۆکە بۆ ئەم ئیشە کە لە حەوشە و لەسەر دیواری ماڵەوە نەخشانومە وەک بیرۆکە ئەوە بۆ کە هانی هەموو کەسێک بم کە ماڵەوەی بڕازێنێتەوە بە پێ ئەوتوانایی کە هەیەی ئیتر لەوێ نەبێ لە سەوزایی بێ لە جوانکردنی ئەو واجهە و ئەو ڕوبەرانەی کە سادە و ساکارن بتوانێت کارێکی تیا بکە کە چاو تێرکات و بتوانێت جوانی زیاتر ببەخشە بەو شوێنەی کە هەیە. لە ڕاستی ئەم حەوشەی منیش کە لە بەرچاوتانە زۆر سادە بوو، یعنی هەر دیوارێکی سپی و سادە بوو. کاوا لە ڕێگەی کارە هونەریەکەیەوە ویستویەتی بگەڕێتەوە بۆ لادەکان و بە شێوازی سونەتی تەلارسازی لادەکان بهێنێتەوە ناو ماڵەکەی. دەشڵێت کەرەستەکان زۆر سادەن و گوندەکە شەنکارێکی دیکەی ماوە بۆی جێبەجێ بکات. لە ڕاستیە ئەم بەشەی کە ئێستا لە بەردەستمانە لە پشتچاومانە زیاتر هەندێک فۆرمی گوندنشینیە گوندەکان کە هەندێک خانوو بەداخەوە ئێستا تازەگەریکی تەواو هاتوتە هەم گوند و شارەکان لەو فۆرمانە لەو شێوە خانوانە نەماوە. من زیاتر بۆی ون نەبن زیاتر لە بەرچاو بمێنن هاتووم دیسانەوە بە شوی ماچێت بە شوی بچوو کراوە دیمەنی ئەو لادیانەم هێناوەتەوە لێرە نەخشاندم و لێرە دروستم کردوێتەوە. کاوە نیگەرانە لە بنیادنانی ئێستای بیناسازی چ لە پرۆژە نیشتەجێبووەکان بێت یاخود لە گوندەکان. ئەوە خۆی دەڵێ نمونەیەکی سروشتی بە جیاوازی وەرزەکانەوە هێناویەتە ناو پرۆژەکەی. پرۆژەکە ستۆریەکە بۆ ئەوەی بە بینەرەکان بڵێتەوە گوند و ژیانی گوندەکان چۆن بوون. هەتا لە گوندەکانیش ڕابینی زۆربەی خانۆکان وەک جاران نەماوە.
بۆیە من وەک خۆشەویستێک بۆ سروشتی کوردستان بۆ خاشیبوونی کوردبوون بۆ با بڵێن ئەو سەوزایی و ئەو سروشتە جوانی لە کوردستانە هەیە هاتوون سمپڵێک نمونێکی کەم لە سروشت مێناوە هەڵبژاردێک لە پاییز لە بەهار لە زستان مێناوە تێڵکێشم کردووە لەگەڵ ئەو دیوارە سادەی کە لەم خانووە تازە مۆدرنانە کە هەیە بۆی هەر کەسێک هاتە ماڵەکەم هەر کەسێک میوانداری کردم هەر کەسێک هات میوانم بوو ئەم چاوی بەم سروشتە جوانە تێر بێت. کاوەنووری لە ساڵی 1970 لە هەڵەبجە لەدایک بووە. دەرچووی کۆلێجی هونەری زانکۆی سلێمانیە بەشداری چەندین پێشەنگای شێوەکاری و بوارە جیاوازەکانی دیکەی کردووە. ئێستا سەرپەرشتیاری هونەری پەروەردەییە و بەردەوامیشە لە کارە هونەریەکانی. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. لە بەرلین خێزانێک کە پێک هاتوون لە چوارپاندا لە ناوەڕاستی پایتەختی ئەڵمانیادا دەژین و بوون بە ئەستێرە بەنێوبانگەکانی باخچەی ئاژەڵانی ئەو وڵاتە. ئەف خێزانە ji çar pênda pêk hatin, stêrên baxçê ajalan Zöberlînin, gotkevîta naverasta paytextê Almanya. Salane hejmareka zûra xelkî seredana baxçeyê dikirin, lê ev sala her tiştek wekî xwe nemaye. Rast e hêj baxçeyê vekirî ye, lê ji ber nehatina geştyaran û paytextê Almanya Berlîn, gelek kêm kes seredana wê rê dikin. ئەم نەهایە لە نیڤا باخچێ بەرلینێ ئاژەڵان تو دبینی گەشتیار گەلک کێم بوونە ڤایرۆسا کۆرۆنا کاریگەری لە مێژی کریە و گەلک کێم گەشتیار سەردانا باخچەی دیکەن گەشتیاری بەشێکی ژیانە بەرلینێ بوو دەگەل وێ ئەم هەنێکی کێفخۆشن کاریمە بەردەوامە لێ ئەم بهیڤینە ژیان وەکا بەرێ ڤەگەڕت. باخچê Zöberlîn li sala 1844 hatiye drûstkirin. Kevintirîn baxçê ajalaya li Berlîn. û gelekî berniyasa li welatî salane hejmareka zûra xelkê Almanya bixwe û geştyaran seredana wî dikir. Ku di salekê da nêzîkî 3.8 milyon pilêtên çûnajûr dihatine firûtin. Lê ji ber qedexa derkeftina vayrusa korona ev yekewek xwe nemaye. ئەگەر تو بە تایبەتی پرسیارەوەیەکێ بکی بەلێ بێگومان دێ باخچە بێپەرە بمینتن لێ ئەس باوەڕ دکم مە هەموو ئامادەکارین خوا کرنە هەتا ئەو ڕوونەدەتن ئەو گەلە گرنگە مە گەلک میێوان و گەریدە ji dest dana ئەvە دەمێکی بزەحمەتە. Piştî qedexa derkeftinê li Berlîn dest pê kirî, baxçeyê hemî avahiyên xwên biçûk yên wekû gerên masiyan daxistîne. Lê li cihên vekirîyên ku ajelên weke fîl, pende û pengûên lê her vekirî mayne. Ev baxçê ajalan dihête naskirin ku hejmara herî mezin ya ajalan têda ye. Hevber digel baxçên dî di cîhanê da. û ya herî bi zehmet peydakirina xwarinên cuda ye û çendîn alavendî ku ajal pêdivî dibin. ترسامە ئەو بوو سنوور دێ بە ئێکجاری بێنگرتن لێ بدڵخۆشی ئەو نەبوو ئەگەر نا دێمە کریزا خواردنە ئاژەڵان هەبا بۆ نمونە پاندا بتنێ بامبۆ دخن و بامبۆ ji فەرەنسا و هۆڵەندا بتنێ ژمارەتێتن tiştê wesa divê ew lebe. Baxçê Zöberlîn hemî rojên heftiyê vekiriye lê xwaringeha û kafiyên wî digirtîne û mêvan divê berdewam maskan li ber xwe bikin û rêdihête dan bitinê jmareka destnîşankiriya xelkî di heman demda seredana baxçê biket. ڕەواندز تەنها شارێکی ڕەنجینی کوردستان نییە بەڵکو شاری مۆسیقا و هونەر و جوانیشە. مامۆسای هونەر و موزیکی کوردی زرار محەممەد مستەفا هەر خۆی بۆتە ڕووناکێکی گەورە بۆ شارەکە و موزیکی کوردی. ئەحمەد زێباری بۆ زایەڵە میوانی ماڵە خاکێکەی مامۆستا زرار بوو. هەر کە ناوی شاری ڕەواندۆس لە بواری هونەریدا دێت ناوێکی دیار و ناسرا و دەکەوێتە هەزری بەشێکی زۆر لە هونەرمەندان و خاڵکی ئەویش مامۆستا زرار محەممەد مستەفای ڕەواندۆزیە. لە ساڵانی هەفتاکانەوە تا ئێستا هونەری لە ڕەواندۆس بە چەندین قوناغ و سەردەمی جیاجیای سەختی دەرباز کردووە. دیارە ئەمن ئەوەندەم کردیە کە لەگەر پێشکەوتنی هونەر لە شارەکەم لەگەر بەرەو پێشەوە چوون لەگەر دیارکردنی ناو و ناوبانجی شارەکەم ناوی من دێتن دەگەر ئەوە شتێکی زۆر گەورەیە ئەوە هەموو سەروەت و سامانی منە کە لە دوای خۆم بەجێ دێرم کە ئایبینن مەسنە من دەخانوەتی قوردامە ئەمن ئەگەر وەختی خۆی ئەو توانا و بەهرەی هونەری و ئەوانم
بابڕێم ئەوە کرد بایە لە خزمەتی خۆم بکرد بە لەوانەیە ئێستا شتەچی دیە بووم بەڵام ئایا ئەوەندە باسم ئەکرا بەدەیان هونەرمەندی ناسرا و لە ژێردەستی ئەم هونەرمەندە پێگەیشتون وەک خۆیان وتیان و بەرهەمەکانیان بەسەر خەڵکی ناوچەکە و جیهان بڵاو بۆتەوە. پشتیوان ڕەواندۆزی یەکێکە لە فێرخوازەکانی مامۆستا زرار لە بواری هونەریدا. من پشتیوان زەمال مامۆستای پەیمانگای هونەر جوانەکانی ڕواندز لە بەشی موزیک لە ساڵی 1990 کە بڵێن خولێکی مۆزیک کرایەوە لە کۆمەڵە نۆروێژی کوردی لە ڕواندز ئەمن یەکێک بووم لەو قوتابیانەی کە لە ژێردەستی مامۆستای ئازیز مامۆستای خۆشەویست مامۆستا زرارەوە فێری ئەلفوبێی موزیک بووین و لە ئازار هەتاکو ئێستاش ئەتوانم بڵم بەردەوامین و جگەلەوەی کە ئەمە پاشی مەژوێ خولی تر هەبووە خولی تر کرایتەوە لە ژێردەستی مامۆستاوە فێرکراوە و لە ئازال ئێستاش توانیوەتی ببیتە هۆکارێکی پێگەیاندنی کۆمەڵێک هونەرمەند و کۆمەڵێک موزیکژەن. خەڵکی لە ڕەواندۆس ڕێز و خۆشەویستێکی زۆریان بۆ ئەم هونەرمەندە هەیە لە شەقام و چایخانە و شوێنە گشتیەکان بەردەوام لە چواردەوری کۆ دەبنەوە و هەندێکیشیان وێنەی لەگەڵ دەگرن بەهۆی ئەو خزمەت و ئەرکە سەختەی لەو بوارەدا بۆ شارەکەیان کردووە. پێپی منداڵان پێگەیشت پەیمانگایان خەڵات کرد ئەو مۆسیقیانەیان لێ دەرچوون کە ئێستا کە ناو ناومانجیانەیە لە کوردستانە ئەوە چەتوێە ئەوە ئامانجە ئەوە سەید ئەحمەدە ئەوە شێرزاد حەیدەریە ئەوە فاڕوقە ئەو جەماعەتانە لێ پێگەیشتن و ئەوەشمان لەبیر نەچی لە ساڵی 77 بەشێکی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لێرە کرایەوە ئەمن هەڵبژێردرام بە سەرۆکی کۆمەڵەکەی ناوبانجیشی دەرکرد لە هەموو بوارەکان لە کۆڕی هونەری لە پێشانگای با بڵێن پێشانگای پۆستەر پێشانگای شێوەکاری شان و چەندین شانوگەرین پێشکەش کرد. زرار محەممەد مستەفا لە ساڵی 1970 لەگەڵ چەند هاوڕەیەکی تری یەکەمین تیپی مۆسیقەیان لە شاری ڕەواندۆز دامەزراند و هەروەها لە ساڵی 1977 تیپی مۆسیقای پاشای گەورەشیان لەو شارەدا دامەزراند. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا ڕەواندۆز. ڕێبەری ناتوندوتیژی مەهاتما گاندی دەڵێت هەر لە سەرەتاوە پشتگوێت دەخەن دواتر پێت پێ ئەکەنن پاشان شەڕت لەگەڵدا دەکەن بەڵام لە کۆتاییدا هەر تۆ دەیبیتەوە تا زایڵەیەکی دیکە و داهێنانێکی دیکەی مرۆڤایەتی ماڵەوە.